بەڕاستی من کە هاتم ئازارم هەبوو لێرە ئەو دکتۆرانەی نەخۆشخانەی میهرەبان بەڕاستی خزمەتی ملەتی دەکەن، خزمەتەکی فەوق العادە، هیچ قسووریان نییە. ئەمن کە نشتەرگەریشان لۆ کردم، نشتەرگەری زراوی، زۆر مرتاح بووم لەگەریان، هیچ ئازارم پاشی نشتەرگەریەکەی نەما و ئەلحەمدوللا دکتۆر دلێر بەڕاستی خزمەتی ملەتی دەکاتن، خەرچیش زۆر لێی ڕازیە لە کار و چالاکیەکانیان، کارگوزارەکانیان، دکتۆرەکان هیچ خەلەلیان نییە. لەو خوایە بە زیادبی بەڕاستی شارەکەمان ئیسراحەتی کردیە وەتی ئەو نەخۆشخانەیە کرایتەوە لێرانە. دەستی دکتۆر دلێری خۆشبی و سپاسی دەکەم. یا ڕەبی خوا خێری ئەو کەسانە بنووسی کە سیقەیان بە دکتۆر دلێری کرد. ئەلحەمدوللا دکتۆر دلێر سەرکەوتووە لە کارەکانی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.